ئەوە ماوەی دەمانگەیمە لە ماڵەوەین ماوەی دەمانگەیمە لە ماڵەوەین تەدریبیشمان کرد 21-22 ڕۆژ هاتینە ماڵەوە هەر ئەمڕۆ بەیانیمان لێ دەکەن على ساس لە عێراق هەموو شتێک تەواو بووە تەناوە ماوە بچینەوە تەدریب ڕۆژیت لە عەق دیاری بکەن بەڵام هەر دەڵێن ئەوڕۆ سبەی ئەوڕۆ ناسبەی ئێستا کەش ئێمە 3777 پێشمەرگەی کە سەر بە وەزارەت پێشمەرگەی وەینە کاک ئیسا عوزێر زۆر یعنی یارمەتی دەرمان بوو لەو ئیشانە هەتا ئەم دەقەش هەموو ئیشەکی لۆ کردین بەڵام لە دەستەویش دەرچوو عێراق ئێستا کە قبوڵمان ناکە بۆیە داوا لە وەزارەت پێشمەرگە دەکەین داوا لە وەزارەت پێشمەرگە دەکەین ئێمە لیوای بیستی پیادەی سەر بە وەزارەتی پێشمەرگەین داوا دەکەین بمانگەڕینەوە سە وەزارەت پێشمەرگە وەکو لیوایەکانیت کا هاوپەیمانان موچەمان بۆ سەرفکە ئێمە هەموو مندارە فەقیرین بەخوای هەبووە ئیشی کردووە لە شەریکەیەک لە شتێکمانجێ بە 4 وەرەقە 5 وەرەقە بەرام ئێستاکە ئیشەکەی لە قیسووە هەر ئەمڕۆ ناسبێ ئەوڕۆ ناسبەمان پێ دەکەن بۆیە داوا لە وەزارەت پێشمەرگە دەکەین ئاخیر ئەلمان بداتێ یانەوەتە بمانگەڕینەوە سە وەزارەتی پێشمەرگە یانەوەتە قسەیەکی نهاییمان داتێ بچینەوە سە عێراق لە عێراق دەوام بکەین لێرە دەڵێ شەرت ئەوانن ئەوانیش دەڵێن هەندێک جار دەیانوت وەزارەت پێشمەرگە یعنی ئیشەکانی زووناکە بەڵام ئێستا هەموو شتەکرا لەسەر بودجە ماوە بودجەش جارێ پەسەند ناکرێت لە عێراق بودجەکە پەسەند ناکرێت بەخۆی باردۆکی عێراقتانە بە ناوی وەزارەتی پێشمەرگە مەشق و ڕاهێنانمان کرد لیوای بیستی پیادەی سەر بە وەزارەتی پێشمەرگە ئێمە لیوای بیستی سەر بە وەزارەتی پێشمەرگە وەڵی ئامر لیوامان ئەوە ڕاستیە نە تەلەفۆنی کە جواب دەداتەوە یەکەم جار ئەمید ڕووکن شوان شەمێرانی بوو ئەگەر هات بە سعات 3 شەوێ تەلەفۆن بۆ کرد با جوابی دەدایتەوە دەیوت ئەوە ماوە ئەوە نەماوە لە عێراق قسەی ڕاستی دەکرد بەڵام ئێستا کە عەقید هێمنە تەلەفۆنی هەر جواب ناداتەوە تێدەگەی یعنی ئەو ئامر لیوای 3777 کەسی بی یعنی دەبووە ئێستا لێکانە مەوجود بە وەڵی عەزمان نەکرد یعنی گربوونەوەکی وا بکەین ناخۆشی دروستبی لەگەر ئاسایش بێتنیان شتێک بێ هەر یەکە و بە نوێنەرایەتی هەندێکمان هاتی پێیانمان بگەینین بۆ کاک وەزیری پێشمەرگە و کاک عیسا عوزێر ئەشمان لێ کاک عیسا عوزێری ببینین و دوو قسەی لەگەر بکەین دوو نەتیجەماندا تێمەش بۆ برێیانەی پێشمەرگە برێن یەک لای بیتەوە وەڵی ئەگە چارەسەر نەبووە ئێمەش هەموو دێن لێکوانە دانیشین و چ بکەینە دی شتیوە ڕاست نییە بەڵام شتێش کەشم نەبیر و ئەفو دکتۆر شاخەوان عەبدوڵڵاش نوێنەری پەرلەمانی کوردستان ئەوە عێراق ئەویش زۆر هاوکاریمان بووە و هەلە سات 4 موچەی ئیسمیمان بۆ بەسراوە 4 موچە بەڵام هیچمان وەرنەگرتەوە هیچ گیانێ علە ساس یەکی نۆ ئەوە ئەوڕۆ 5 نوێیە ئەمە هەو یەکمان نەبی شتێکمان نەبێ خکو موچە وەردەگیرێت ئەمە هەمووی ناوچە دابراوەکان و هەموو کوردستان هەموو بەڵام بە زۆری ناوچە دابراوەکان لە خانەقین و کفری و کەلار و زاخ و دۆک و سلێمانی و هەمووی هەمووی تەواوە لە عێراقش ناومان تۆمار کراوە بەڵام ناو تۆمار کراوە بەڵام هیچ ئەوەکمان نییە کە ئایا دەگەڕێنەوە سە عێراق یاخود ناگەڕێنەوە